دەچینە کەرکووک میوانداری شڤان فەلاح ڕاوێژکاری خانوبەرە دەکەین. کاک شڤان سڵاو لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا باباسێکی پێشانگاکە بکەین. کردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە تا چەند گرنگن بۆ ئەوەی وەبەرهێنەران ڕوو لە پارێزگای کەرکووک بکەن؟ سەرتا زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات. بە حقیقەت ئێمە گەر بابەتی ئەم پێشنگایە باز بکەین، ئەم پێشنگایانە گرنگن و کەرکووک لە ساڵانی ڕابردووە ئەم زۆرە پێشنگانی بەخۆیەوە نابینی و نەقسی هەبوو لە بابەتی کەرتی خانوبەرەوە و هەموو سێکتەرەکانی و پاروکە ئەم ساڵش ئیڤنتی ئەم بۆنانە ئەکرێ کە هەموو پرۆژەکان بەشدارە بن کە هەمووی کۆبێتەوە لە پرۆژەی سەکەنی وا دەکا کە خودی کڕیار خودی خەڵک زیاتر هۆشیار بێتەوە لە کڕینی خانوو، زیاتر ئاگادار بێ بۆی کە بزانێت لە چ کوالێتیەک دوورستەکرێ، بیناکان چۆن دوورستەکرێ، زیاتر سیقەی خۆی و سیقەی پرۆژەکان بە ئاسانی ئەچێتە ناو خودی خەڵکی شارەکەەوە. بەڵێ کاک شڤان، سەبارەت بە کەرتی خانوبەرە لە کەرکووک چۆنی دەبینی؟ لە چ ئاستێکدایە؟ واروەها پێویستە لە چ بوارێکدا زیاتر پێش بخرێ؟ بڵێ ئێمە لە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک داتامان هەبوو و ئەم ساڵیش بە هەمان شێوە بە حکمی ئەوەی بەم 5 مانگە پرۆژێکی زۆر لە شاری کەرکووک کرا، خەدەماتێکی زۆر لە شاری کەرکووک کرا کەوای کرد کەرتی خانوبەرە لە شاری کەرکووک بەرەو پێشچوونێکی باش بۆ خۆی و بینێ لە هەموو سێکتەرەکان، هەم لە سێکتەری پرۆژە، هەم لە زەویزار، هەم لە خانوو. بەڵام ئێمە ئەبینین کە بەسایی ئەم جەنگ و تۆزێک نالەباری وەسعەوە سستیەک لە کەرتی بازار ڕوویدا، بەڵام ئەمەش کاتیە و تەنها مودەیەکە، بەڵام ئێستاکە الحەمدوللا بازار استقرارێکی بەخۆیەوە بینێ و هێواش لە جارانیش باشترە بێ. بەڵێ کاک شڤان، ئەوەی کە ئێستا کڕیاران خواستیان لەسرە لە کەرکووک، خواستیان لە چ جۆرەیەکەیەکی نیشتەجێ بوون؟ ئایا خواستیان لەوەیە کە خانووی سەر بەخۆیان نەبێ و لە نێو گەڕەکەکانە خانوو بکڕن، یاخود خواستیان لەسەر پرۆژەکانی ڤێلا و خانوبەرە هەیە، یاخود خواستیان بۆ شوقە هەیە؟ کام لەمانە بە زمانە بازاڕێکە بڵێن لە کەرکووک مەرغوبن و زۆرترین کڕیاری هەیە؟ خودی ئەقارات لە کەرکووک فەرقی هەیە لەگەڵ شارەکانی تر وەکو هەولێر و سلێمانی و تەنانەت بەغداش. لە خودی کەرکووکایە بابەتی شوقە خواستی لەسەر نییە، کڕن و فرۆشتنی لەسەر ناکرێت یاخود بازاری قورسە، بەڵام هەرچەند لە پرۆژە و هەم لە خانووی گەڕەکان بێ خواستێکی زۆری لەسەر. لە ساڵانی ڕابردوو پرۆژە سەکەنیەکان خواستی لەسەر نەبوو، بەڵام چەند ساڵێکە زیاد لە 3-4 ساڵێکە بەهۆی ئەوەی کە پرۆژەکان و کە ئەو مستەسمەرانەی کە خودی خۆیان لە مەوعدی خۆیان پرۆژەکان ڕادەست دەکەن وای کردووە کە متمانێکی باش لە بازاڕە هەبێ و خەڵک خەوفی نەبێت لە کڕین، چونکە پێشتر خەوف هەبوو لە کڕینی پرۆژەکان. خواستی خانووش گەڕەکە کوردیەکان و هەم گەڕەکە عەرەبیەکانش خواستێکی زۆر لەسەرە، چونکە کەرکووک لۆکیشنێکی استراتیجی هەیە، زۆر جا خەڵکانێک هەن لە هەولێر یاخود لە سلێمانی یاخود لە بەغاوە دێن لە خودی کەرکووک خانوو ئەکڕن یاخود لە پرۆژەکانی کڕن کە ئیشیان هەیە لە بەغا یاخود ئیشیان هەیە لە هەولێر، ئەیانەوێ ڕێیەکەیان لەو لۆکیشنەوە بۆ ئاسان بێ. بەڵام وەکو خواستی شوقا بازاری زۆر کەمە بگرە، هەر کڕن و فرۆشتن ناکرێت لە کەرکووک، هەرچەندە کەرتی خانوبەرە و پرۆژە خواستێکی زۆری لەسرە. بەڵێ بابەتێکە باس کرد کە خەڵکانی یاخود هاوڵاتیانی پارێزگاکانی سلێمانی یا هەولێر یا بەغداد لە کەرکووک خانوو دەکڕن، یەکەی نیشتەجێ بوون دەکڕن. ئەمە بە پێشاتێکی باش نابینی بۆ کەرتی خانوبەری کەرکووک لە کاتێکا پێشتر بینرا ڕەنگە زیاتر بەهۆی دۆخی ئەمنی و ئاسایشی کەرکووکەوە خەڵکی کەرکووکیان جێشە چون لە پارێزگاکانی تیکە نیشتەجێ بوو. ڕاستە. ئێمە بە حقیقەت من لە لێدوانی ترم ئاماژەم پێ کردووە کە ئێمە ئەبێت شتێک هەیە لێرە لە بیرمان نچێ. سواسی ئیداری نوێی کەرکووکمان کرد لە ڕابردوو هەم لە ئێستاش کە بەڕاستی خزمەتێکی باشیان گەیان لە کەرتی ئەم شارە، هەم لە پرۆژە بێ، هەم لە بابەتی ڕێگەوان بێ، هەم لە بابەتی ئەمنیش بێ کە سلکی ئەقارات سلکێکە کە بەڕاستی
پەیوەندیکی تەواوی بە بابەتی ئەمنیەوە هەیە. ئەگەر ئەمن و استقرار لە شارێک لە گەڕێک لە منطقەیەک نەبێ ئەوە بابەتی ئەقارەتش لەو شوێنە دوور ئەکەوێتەوە. ئەمە یاسایە بە حکمی ئەوەی ئەم 6 مانگە لە 2025 و لە 2026 بە تایبەتی ئەم 6 مانگە بەڕاستی کەرتی ئەمنی زۆر بابەتی ئەمنی زۆر مستەقر بوو. وای کرد خەڵکیانێک کە پێشتر خەوفیانە بوو لەم شارە بێن و هەم لە بابەتی ئیسمار، هەم لە بابەتی ڕەبح، هەم لە بابەتی سەکەن کە واز لە هەنێک بابلین شاری تر بێن لە کەرکووک بیکڕن کە ئەمە پێشهاتێکی باشە و واکە کەرتی خانوبەرە و کەرتی اقتصادی ئەم شارە بەرەو پێشچوونێکی باش بینە لە ساڵانی داهاتوو ئینشاءالله. کاک شڤان، وەکو ڕاوشکارێکی خانوبەرە لە ئێستادا نرخەکان چۆننەوەی تۆ ئاگاداری و یەکەیەکی نیشتەجێبوونی ئاسایی لە پرۆژەیەکا بێ نرخی چۆنە، لە نێو گەڕەکانە بێ نرخی چۆنە، ئایا گەڕەک هەیە کە نرختایە زۆر بەرز بێ بەراورد بە گەڕێکێکی دیکەی کەرکووک، چۆنە نرخەکان؟ بەڵێ ئێمە هەموو ساڵێک بەڕاستی داتامان هەیە و ئەو ساڵنا ئەو داتایانە ئەکەینە بەرچاوی خەڵک بووی کە خەڵک هۆشیار بێتەوە و ئاگەی لە کەرتی بازار هەبێ ئایا لە بەرزبوونەوە یان دابەزین بوون. ئێمە لە ئێستا باسەکەین و لە 2025 بۆ 26 باسەکەین. گەڕێکمان هەبوو لە 25 بۆ 26 لە مودەی ساڵەکە 10 ملیۆن بۆ 15 ملیۆن هات بووە سەری. با بڵین بە لای ئێمە زیاتر بە بابەتی دینار و بە بابەتی پارەی عێراقی عینی شتەکانەکرێت، لە لای ئێوە بە دۆلار با بڵین دەفتەرێ بۆ دەفتەر و نیوەیەک یاخود نیو دەفتەر، گەڕەکە بوو 2 دەفتەر، گەڕەکە بوو 3 دەفتەر، 40 ملیۆن بۆ 50 ملیۆن بۆ 30 ملیۆن بۆ 10 ملیۆن بۆ 20 ملیۆن ئەهاتە سەری حەسەب لۆکیشن و موقع. بۆ نمونە گەڕەکمان هەبوو کە شوێنی بازرگانیە، گەڕەکشمانێ وەکو ڕەحیماوە، شۆریجا، هەروها وەکو ڕێگەی بەغا، شارە قودس، ئەم گەڕەکانە کە دائیمەن خواستێکی زۆری لەسرە و هەم هەردەم لە بەرزبوونەوەیە. بەڵام بەسایی ئەم جەنگ و ئەم کێشانەوە با بڵین تقریبان ئەوە 2 مانگە بازارەکە سستێکی بەخۆیەوە دی، نالین لە کەرکووک بازارەکە شکاوتەوە، بەڵام تەنها سعرەکان بەرزەوە نەبوو، وەستا لە جێی خۆی بەرزبوونەوەی بەخۆیەوە نەبینی. جەنگەکە کاریگەری هەبووە، ئاماژە پێ کرد. بەر لە جەنگ ئەگەر باسی بەر لە جەنگکەین، نرخەکان بەراورد بە ساڵی 2025 چۆن بوون؟ ئایا بەراورد بە ساڵێک بەر لە ئێستا چۆن بوون؟ نرخەکان بە بەردەوامی لە کەرکووک بەرز دەبوونەوە یاخود پێش جەنگیش تا ڕادەیەک نرخەکان بەراورد بە چەند ساڵی پێشووی خۆی ئاسایی بوو؟ نرخەکان لە ساڵی 2024 بۆ 25 و تاکو 26 با بڵین بەرزبوونەوەیەکی زۆری بەخۆی بینی، هەم لە پرۆژەکان هەم لە گەڕەکەکان. بۆ نمونە گەر من نمونەیەک بە بەڕێزت بلێم، نرخی خانوویەکی 200 مەتری لامان بوو لە 2024 180 ملیۆن بوو، لە 2025 گەیشتە 185 ملیۆن. هەمان بوو هەر لەو موقعانە بە 160 ملیۆن گەیشتو بۆ 176 ملیۆن. ئەمە لە گەڕێکی ڕەحیماوە. بۆ نمونە لە گەڕێکی بابلین لە ڕێگەی بەغا هەمان بوو بە 345 ملیۆن گەیشتو بۆ 360 ملیۆن. ئەم بەرزبوونەوانە وەکو ئاماژەم پێکرد هەموو بەرزبوونەوە سەبەبێکی هەبوو. سەبەبەکەشەوە بوو کە بەڕاستی خزمەتێکی زۆر هەبوو، ئیدارەی نوێی کەرکووک خزمەتێکی زۆری کرد لە ڕابردووە، بۆیە خواستی زۆر هەبوو، تەڵەبی زۆر هەبوو، وای کرد کە هەم لە پرۆژە سەکەنەکان و هەم لە کەرتی خانوبەرەش بەرز بێتەوە. مەبەست ئیدارە و کابینەکەی کاک ڕێبوار تا بوو. کاک ڕێبوار بەڵێ کاک ڕێبوار تا کارێکی گەورەی کرد بە شارێکی کە خەڵکی زۆر مستەفید و بەڕاستی زۆر باشە. دوایین پرسیارم لەبارەی کاروباری خۆتانە، وەکو ڕاوێژکاران یاخود وەکو نووسینگە و کۆمپانیەکانی عقارات لە کەرکووک، تا چەند ئیشیان بە شێوازێکی ڕێکخراوە و تا چەند بازاڕێکی ڕێکخراون؟ خۆی بابەتی عقارات دائیمەن ئەگەر نیزامێک و سیستەمێکی نەبێ بەڕاستی بەرەو کەرتێکی خراپە ڕوا، بەرەو کەرتێکی داڕمان ڕوا هێواش هێواش. بەڵام الحەمدوللا لە ساڵانی ڕابردووە کێشەمان زۆر هەبوو لەگەڵ بابەتی هەموو نووسینگەکان، بەڵام ئێستاکە وای لێ هاتووە کە سیستەمێکی نوێ و نیزامێکی نوێ و کە وەکو ئەو سیستەمانی کە لە وڵاتی دووبەی و لە وڵاتانی ئەمریکا ئەو سیستەمانی کە بەکاردێ هەمان سیستەم لە شاری کەرکووک جێبەجێ ئەکرێ، هەم لە پرۆژەکان هەم لە خودی
ئەو نووسنگانەی کە لە خودی ناو شارن بۆ کڕن و فرۆشتن کە ئەبنە وەسیەتی ئەقاریواتە نێوەنگیری لە بینی کڕیار و فرۆشیار بە سیستەمێکی نظامی بۆی هیچ کەسێک زەرمەند نەبێ چ لە کڕیار چ لە فرۆشیار بکەوێتە حاڵەتێکی فێڵەوە خوا نەخواستە بکەوێتە حاڵەوەی کە ئیستیغلال بکرێ بەڕاستی الحەمدولای ئێستاکە لە سیستەمێکی باشین. بەڕێز شوان فەلاح ڕاوشکاری خانوبەرە لە کەرکووک زۆر سوپاس ماندوومان کردی.